برازیل وڵاتی سەما و کلتورە تایبەتەکە. ئەمجارە ویلایەتی نیویۆرکی ئەمریکای کردە وێستگەیەک بۆ نمایشی سەما تایبەتەکەی. لەم وێستگەیەدا ئاشناتان دەکەین بە چەند زانیاریەک دەربارەی فیلمی قەدبڕ کە لەلایەن ئاوەتنامێک ئاخاوە کاری نووسین و دەرهێنان و بەرهەمهێنانی بۆ ئەنجام درراوە لە فیستیڤاڵی باد فیلم لە نیویۆرک. خەڵاتی باشترین فیلمی نێودەوڵەتی پێبەخشراوە. ڕمی پیرۆز لە لای پێڕەوانی ئاینی مەسیحی لێکدانەوەی زۆری بۆ دەکرێت و ستیڤانۆ نێگرۆ قەشەی کەنیسەی ئاڵسانجاک لە ئیزمیر دەڵێ لە ئینجیلی یوحەنادا باسی ئەو ڕمە کراوە. وێستگا هەفتانە بە چەندین بابەتی هونەری و هەمەڕەنگەوە میوانی ماڵەکانتان دەبێت. بەرنامەی وێستگا ئێوارەی هەینی کاتژمێر 6:30 خولەک.